چەند ساڵە لە بازاری قەیسەری نەقیبای تۆ؟ دیدی بۆ 6 ساڵە پێشتر مام و باوکمی لێ بوو لە حدودی 92 بۆ 93ەوە. قەیسەری نەقیب شوێنێکی ئاسەواری کۆنا، بازارە لە 1990 دروست کراوە، بەردەوام ژم و جۆڵی تێیە بازارە، تقریباً پێگاتۆرە 110 دوکان. بەردەواچی ڕۆگات شاری سلێمانی دێست سەردانی ئەم شوێن قەیسەریە دەکات. وەڵی بازارێکی باش و خۆش و عیبی نییە. بڕوان پێوکە منیشی چیوام لا نییە، حدودی 20 ساڵێکە بێ نەبخوای چیوام. ئێمە خوار هەشتاگان لە 74 و 75 من لێرە، بەڵام ئێستا لێرە نیم، چەند ساڵێکە 5 ساڵێکە لە دەرەوەی وڵاتم. من هەستا دوکانی خۆمم، یانی کە لە دەرەوەی وڵاتم دایمن دڵێکم لە لای قەیسەری نەقیبە، چکە من ئەمە پێم لێرە کراوەتەوە لە ویلایەت. لە ساڵی 1970 ئەم قەیسەریە دروست کراوە. ئەم قەیسەریە لەسەر شێوەی قەیسەری ئەستەمبوڵ وابزام دروست کراوە. وەکو بیستومە من ئەم جاوەستەکانی وەسایی ئێرانی بوون، بەس ئەو تۆزێ بەرزترە، ئەمیش کاتی خۆی سوتا لە دوای سووتانەکە ناکردو بەرزیان کردو، بەس ئەو بەرزەنیە، بەس ئەو بەرزترە. وەکو بیستێتم گوایە وتیان وتویان ئالوە زابتێکی ئاسکەریان کوشتووە، ئیتر لەسەر زابتەکە وتوانە دەستی ئەم مەیەوەی تیا بوو، ئەم ناوەی تیا بوو و لەسەر ئەوە ئەم قەیسەریان سووتە. ئاساری هەروە بووە، بەڵام باسیەوەکەن کە لافا بوو لێرەوە ئەسپ و عەرەبان ناتۆتە دەرەوە، ژێری شیوە، ئێستاش هەر ژێری شیوە، بڵێنە لافاوەکە لێ ئەسپ و عەرەبان ناتۆتە دەرەوە. تر وەڵای وەکو یاردەوەری بەخوا ئێمە ئەو نەتەمەنمان نییە بڵێن. بەڵام ئێستا ئەسپ ئەلبانەکە جێگەی نابێتەوە بزانین. وەڵای ئێستا جێی ئینسانیش بەتەواتی نابێتەوە پیا بڕۆ. هی عهدێکی کۆن و عهدێکی ئەم کوڕە گەنجانە و کۆنەکانە و پیرەکانە. ئەی چی؟ ئەمە ئاسارە ئاسار. خۆی مێنێتەوە نەورێ بە کەس. من باپیرم حاج ئەحمەد قالە قەساب ساڵی 1940 ئەم دوکانی بۆ کڕیوی. هاین لە 1940 تۆمە لەم دوکانێن زووتر دوکانی کەی هەبوو لە خوارەوە. بەس لە 1940 بەڵێ 1940 ئەم دوکانی کڕیوە. وەختی خۆی بەهارات بوو. زوو پێشتر بەهارات بوو. جام دوکانە وەختی خۆی وان نەبوو. هەر بە دەڕابەوە شتەکەی درگا بووە، یانی تەختە بووە. ده دوکانە زیاتر ئەمی فرۆشراوە ماوەتۆ ئێساتر گەنج ئێستا زیاتر گەنجی تایە وەنەکەوەی کە تۆ فەنی وایە لەگەڵەوەشە ڕزقیش
ڕوا بکەم وەختی خۆی بەعس سووتانی ئامێک شوێنی کێسا قسەی لەگەڵاکەم ینی وێرانە بوو هەموو قەرزمان کردو کە ئێمە تیجاری سلێمانی قەرزمان کردو لە بەغا شتمانی ناوەتوانێ بە یەک ساڵ دەریە نایە خوانێ بڕێ ئێستا لە هەموو شتێکمان زیایە ینی هەموو شتێکمانەیە بەڕسقە بەڕسقی زۆر زۆرتەوە لێرای مەسەن تۆ یادەوەری خۆ لە ناو قەیسەری نەقیبە من لە ناو قەیسەری نەقیبا کەم بووم یادەوەری خۆ لەوانەیە 20 ساڵە تیا بوو 20 ساڵ یادەوەری بۆ دروستە بێت پێشتر نازانم قەیسەری نەقیبە چۆن بووە پێشتری وەکو بیسپێت مامە زووتر جوولەکەی تیا بووە هەتام دوکانەی بەرامبەرمان جوولەکە یەک ناوی شەلەمەوە بوو تیا بووە زووتر لە ئێرانەوە بە وڵا خژات لە ژوورەوە ئەشیانە هێنا پیاوێکی تیا بوو ئەمری خۆی کردو ئەوەش لەو بەرەوە حاج عەلی تیا بوو ئەمری خۆی کردو حاج عەلی ئەشکۆلی تیا بوو ئەمری خۆی کردو ئەوەش ساڵە پێنجوونی بوو هەر ئەمری خۆی کردو ئەوان کۆچی دوایان کردو بەڵام قەیسەرەکە خۆی ماوەتەوە هەرو خۆی مێنێتەوە چەند جینی کە ئاڕۆ هەرو خۆی مێنێتەوە وەڵی من وەختی خۆی لێرە نەبووم لە قەراغ بووم کە هاتووم بۆ ئێرە ئەتەم دوکانم لێرە کڕیوە لێرە کاسپیەکەم خەری کاسبی وتەوە تێرە ئاوایە خۆی وەڵی ئێتر زەلام چین هاتووە هەتا هاتۆ سەر ئێمە ئێتر نەوەڵی ئێستا مەسەلا ئەوە زەلامی کتابی عمری خۆی کردووە حاجی عەباس بووە ئەوە قاری حاجی ڕەحمان بووە کەریمی حاجی ڕەحمان بووە غەفوری حاجی مستەفا بووە حاجی عەلی شێخ محەممەد بووە عەلی ڕەحیم بووە ئێتر ئاوا هاتۆ چین هەتا گەژە سەر ئێمەش ئێتر خوا زانێ بۆ کێ بەجێڵین سەیری ئەو بنووی چوسانەیەکەیت و هەمووی ئاساری کۆنەیە سەیریەکەیت هیوای هەر بۆ تەماشاکردنی سەیری ئەم دوکانی منەکە لەمە هیچ چەند ساڵ لەمەوە پێشارە مەڵایی تقریبەن 120 ساڵ لەمەوە پێشە هەر ماوەتەوە تا ئێستا دەستکاریم نەکردو بەڵام ما بەرخێمووی دەستکاری کردووە سێم تاخانەکە ئێستاکەی سلێمانە بینای وایە هیچ نییە وەڵی هیچ شێخان و بەمڵکاتی شێخان و بەلەدێ بووە ئێستا ماوەتەوانی هەر قسمێکی فرۆشاوە هەمووی کڕیوەتی و قسمێت 12 دوکانی بەلەدەی ماوەتەوە سەری نەقیب سووتانێکی هاتووە دووجار لافای تێچووە پشتر خەسارەیشت و ئەزێتی دوکانەکە و بڵێن هەلو بابەتانە پێشتر جوولەکە شتیواشی تیا بوو لەم قەیسەری نەقیبەیە پێش پەنجاویەک تیا بووە پێش پەنجاویەک کۆمەڵێکی تیا بووە ئەم دوکانە تاک نەبوون بڵێن هەروەکو هینێ هۆڵێک چەند جوولەکەیەک لە هۆڵێکا بوون ئاوا 4 دوکان و جوولەکەیەکی تیا بووە یەهودیەک دوای ئەوە کاوان ڕۆشتون خەڵکی خۆمان هاتووە وڵی باو باپیرانمان دەستان کردو بە تەعمیر و هەرێک دوکانێکی خۆی لێجا کردو بەم شێوەیە ئەم شێوەی تاقانە دەستکاری بڵێن ئاساوارەکەمان نەکردو بەڵام وەکو دیکۆراتێکی جوانمان بۆ کردووە و بە شێوازی عەسری ئەمڕۆ خۆر هاتووە ئێسەوە ئەوەی سە خۆرە هاتووە و نەماداوە بەسەریە بۆ ئەو شتەمانداوە بەسەریە لە بەرۆی زۆر خۆرەکە نەدا لە شتانی ئەو دوکانە بەرەوەڵا من 5 ساڵە من لە دەرگای لای قەسابەکانەوە من 5 ساڵە